ماوەیەکە وازم لە کتێب هێناوە و من تەنیا تۆ ئەخوێنمەوە. ماوەیەکە وازم لە کتێب هێناوە و من تەنیا تۆ ئەخوێنمەوە. گەڵا گەڵا و دار بە دار و باخ بە باخ و ڕەز بە ڕەز و گوڵ بە گوڵ و خونچە بە خونچەی پشکووت و شاخ بە شاخ و گوند بە گوند و کانی بە کانی و کێو بە کێو، هەنار بە هەنار، سێو بە سێو، شەڕبان بە شەڕبان، فیشەک بە فیشەک، پێشمەرگە بە پێشمەرگەت و گەریلا بە گەریلات و تفەنگ بە تفەنگ، چەک بە چەک، سەنگەر بە سەنگەر، بەرد بە بەرد، هەڵمەت بە هەڵمەت، هەرد بە هەرد، بەرگری بە بەرگریت و نەبەزین بە نەبەزینت، سەرکەوتن بە سەرکەوتن و ژانی برین بە برینت، گولە بە گولە، خوێن بە خوێن، شەهید بە شەهید، شوێن بە شوێن، ئەو گشت سەرەی سەرگەردی تۆن کەچی هێشتا سەربەخۆ نیت، ئەو هەموو سەر و سەرۆکەی لە تۆ ناچن، ڕەنگی تۆیان پێوە نییە کاتێ سەیریانەکەم تۆ نیت. من تەنیا تۆ ئەخوێنمەوە، دێر بە دێڕت نیشتیمانم. من تەنیا تۆ ئەخوێنمەوە، دێڕ بە دێڕت نیشتیمانت، دڵۆپ دڵۆپی فرمێسکت، یەک بە یەک هەناسەکانت. ئەزانیت من لە دوێنێ خۆشترم ئەوەیت، کوردستانم.